لە میانی سەردانەکەیدا بۆ بەریتانیا باڤڵتاڵبانی لەگەڵ وەزیری کاروبارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆبووە و ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و کێشەکانی نێوان هەولێر و بەغدای باسکرد و ئاماژەشی کرد بەو هەوڵانی پێویستە بخرێتە گەڕ بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ و ڕایگەیان حکوومەتی بەریتانیا دەتوانێت ڕۆڵی سەرەکی هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەتایبەتیش لە کاتێکدا عێراق خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی لە ساڵی داهاتوودا هەڵبژاردن ئەنجام بدات جەختیشی کردەوە لێکدەنگی و یەکگوتاری نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی کێشەکان و پشتیوانی لە هەوڵەکانی حکوومەتیش بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان بەتایبەت لە دۆزینەوەی میکانیزمەکانی چارەسەرکردنی قەیرانی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. لە بەشێکی تری قسەکانیدا باڤڵتاڵبانی ئاماژەی بەوە کرد کە خاڵی گرنگ بۆ زوو دەستپێکردنەوەی گفتوگۆ لەگەڵ بەغداد پێویستە حکوومەتی فیدراڵی ئەو قرزانە بداتەوە بە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی نەناردنی پشکی هەرێمەوە لە بودجەی عێراق لەسەری کەڵەکە بووە لەبارەی چاکسازیکردن و ڕێخستنی سیستمی میلاکات و موچەخۆرانیشەوە باڤڵتاڵبانی وتی ئێستا سیستمی بایۆمەتری لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت لەو ڕێگەوە توانراوە ژمارەی ڕاستەقینی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم دیاری بکرێت و فەرمانبەرە وەهمی و بندیوارەکان لا ببرێن و داواشکراوە هەمان سیستم لە سەرانسەری عێراقدا کاری پێ بکرێت. باڤڵتاڵبانی ئاماژەی بە دواسەردانی وەفدە باڵاکەی هەرێمی کوردستان کرد بۆ فەڕەنسا و ڕایگەیان کاتێک نەچیروان بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوباتاڵبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە سەردانەکەیاندا بۆ پاریس لەگەڵ سەرۆکی فەڕەنسا کۆبوونەوە پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا بەرەو پێشچوونی زیاتری بەخۆبینەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتی کاریگەری سەرێکیان دەبێ بۆ یارمەتیدان و دابینکردنی پێداویستەکانی هەرێمی کوردستان. هەر لەو دیدارەدا باڤڵتاڵبانی باسی لەوە کرد کە لە ئێستادا هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ ئەوەی لە ماوەیەکی نزیکدا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرێ خۆی ببەسێت و کاروبار حیزبەکانی خۆی ڕێک بخاتەوە ئەوەی خستە ڕوو کە نوێبوونەوە و ڕێخستنەوەی کاروبار حیزبەکانی ناوێکەتی گرنگی و ڕۆڵی کاریگەری دەبێت لە چارەسەرکردنی کۆی کێشەکانی هەرێمی کوردستان و یەخستنەوەی زیاتری نێوماڵی کورد ئەوەش لە ڕێی سەرخستنی هەوڵی کادرەگەنج و دڵسۆزەکانی ناو ئۆرگانە جیاجیەکانی یەکێتی کە پێداگری دەکەن لەسەر نوێبوونەوە و ڕێخستنەوەی سیاسەتی یەکێتی و پێداچوونەوە بە پەیوەندەکان و گۆڕینی شێوازی ڕێخستن و بەڕێوەبردن لە ناوێکێتیدا.